بەڵە حکوومەت یاریمی کوردستان لە هۆڵیۆدایە کە بەرهەمهێنانی فیلم لە هەرمی کوردستان بەتایبەتی لەلایەن سینماکارانی جیهانیۆ زیاد بکات. سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان مەسرور بارزانی لە فستیڤاڵی فیلمی دهۆک لە ساڵی 2021 ئاماژەی بە هەڵکەوتەی جوگرافی و شوێنە مێژوویەکانی هەرمی کوردستان کرد و داوای کرد کە گرنگی بەم بابەتە بدرێت بۆی کە سینماکارانی جیهان ڕوو لە هەرمی کوردستان کەن بۆ بەرهەمهێنانی فیلم. ئەمە هەر گرنگە لە بواری وەبەرهێنان لە بواری هوەری و هەروەها گەشت و گوزار هەم گرنگە بۆ سینماکارانی هەرمی کوردستان بۆ ئەو کۆنتاکتە بەردەوامی کە لە ڕێگەی هونەرەوە لەگەڵ سینماکارانی جیهان هەیان بێت. بەڵام وەزارەتی ڕۆشنبیری لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان کاری لەسەر بابەتە کردووە بۆی کە ئەم پلانێک حکوومەتی هەرێم پلانی بۆ داناوە بەرنامەی بۆ داناوە باشترین شێوە کەڵکی لێوەربگیرێت. لەسەر بابەتە لەگەڵ میوانەکەم قسە دەکەم. بەڕێز ئاریان سەلاحەدین بریکاری وەزارەتی ڕۆشنبیری لە هەولێرەوە لەگەڵم دەبێت. بەڕێز ئاریان سپاس کە لەگەڵ کوردستان 24 وەکو ئاماژەم پێکرد ساڵی 2021 سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان داوای کرد کە کەڵک لە شوێنی جوگرافی و هەڵکەوتەی جوگرافی و شوێنە مێژوویەکانی هەرێمی کوردستان بۆ بواری سینما لە ئاستێکی بەرفراواندا وەربگیرێت. وەزارەتی ڕۆشنبیری چۆن کاری لەسەر ئەم بابەتە کردووە؟ ڕۆژتان باش، سڵاوتان لەبێ، سڵاو لە ئێوە لە بینەران. وەزارەتی ڕۆشنبیری و لاوان هەر لە سەرەتای کابینەی نوێمەوە جەنابی سەرۆکگەزیران ڕێزدار کاک مەسرور بارزانی پەرۆشیەوە بوو کە گرنگی بەلایەنی کولتوری تێکرا و لایەنی هونەری و ئەدەب و وەرزشیش و لە لاوانیش ڕۆڵی خۆی ببینێت وەزارەتی ڕۆشنبیری و لەم لایەنەوە درێغی نەکراوە ئەوەی کە بە یاسا ڕێکخراوە بۆ لەسەر وەزارەتی ڕۆشنبیریەوە وەزارەتی ڕۆشنبیریە لەژێر ڕێنمایی و ڕێنوێنی جەنابی سەرۆکوەزیران گرنگی بە هەموو ئەو لایەنانە دراوە لە ڕووی کولتور و هونەرەوە بە تایبەتی سینەما و لە خلالی ئەو ماوەیەدا لەو ماوەی ڕابردوو لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان 4 فستیڤاڵی گرنگ و گەورە کراون کە ساڵانە ئەنجام دەدرێن و سەرڕای قەیرانەکان سەرڕای قەیرانی کۆڕۆنا سەرڕای هەموو قەیرانە داراییەکە هەیە بەرام ئەو لایەنە بە گرنگ و بە ئەهمیەتەوە وەرگیراوە. بۆیە ئەو فستیڤالانە کە فستیڤالی گرنگن و ئاسان نین ڕێکخستنیان کە سەدان فیلم تێیدا بەشداری کردووە، فیلمی نێودەوڵەتی و فیلمی ناوخۆیی و فیلمی وڵاتانی دەوروبەر و فیلمی هەموو جیهانی کەدا کۆکراوەتەوە و نمایش کراوە و جێخۆی گرتووە و سەرنجی سینەماکاران و بیرەداریشی بەوە ڕاکیشەوە و هەر ئەوە شاوای کردووە کە سینەماکاران و کۆمپانیاکانی بواری هونەری و کاری سینەمایی گرنگی بە هەرێمی کوردستانیش بدەن و وەزارەتی ڕۆشنبیریش لەگەڵ لایەنە پەیوەنددارەکانی دیکە هاوکار و هەماهەنگ بوون بۆ بابەتە و وەکو ئەوەی جەنابی سەرۆکوەزیران لە ساڵی 2021 لە فستیڤالی هەشتەمی دۆکدا باسی ئەوەی کرد. ئێستا باسی ئەوەی کرد کە هەرێمی کوردستان ژینگەیەکی گونجاوی هەیە بۆ وێنەگرتنی فیلم و بەرهەمهێنانی فیلم تێیدا. بەڵێ ئەو کاتیش و ئێستاش ئەو بابەتە بۆ هەرێمی کوردستان سینەماکاران ڕووی تێدەکەن و کۆمپانیای دیار و سینەماکاری دیار ڕوویان تێکردووە و بەرهەمهێنەری دیار و دەرهێنەری دیار لە ئاستی جیهان لە ئاستی دەوروبەر لە ئاستی وڵاتانی جیهان تێکرا کاری سینەمایی بەرهەمهێنراون لەم لە شوێنەوارەکانی هەرێمی کوردستان کە شوێنەواری قۆڵی مێژوویان هەیە و گرنگە بۆ چاوی کامێرا بۆ چاوی سینەما و بۆ بەدنیا ناساندنی و بۆ بەرهەمهێنانی ئەو بەرهەمانەی لە بیرۆکەی سینەماکاراندا هەیە و هەمیش سروشتی هەرێمی کوردستان و دەستگاکانی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستانیش هاوکار و هەماهەنگن و پێشوازیان هەیە بۆ ئەو بابەتە و ڕۆژ بە ڕۆژیش پێوەی دیارە هەم ئێمە وەکو ئەرکی خۆمان و وەزارەتی شارەوانی و لایەنە پەیوەنددارەکان و سپارێزگاکان هەستیان بەوە کردووە بە حکمی ئەوەی کە ڕۆژانە ئەو تەعامولە دەکرێ و بەردەوامە چ لە سەردانیکردنیان چ لە ئاسانکاری بۆکردن لەو کارە هونەری و سینەمایی. باشە بەڕێزاریان ئەو لۆکیشنانەی کە وەکو لۆکیشنی بەرهەمهێنانی فیلمی سینەمایی لە هەرێمی کوردستان بۆ ناوچە مێژووی و گرنگەکانی هەرێمی کوردستان دەستنیشان کراون کاری پێویستی لەسەر کراوە بۆی کە لەو ئاستەدا بن کە سینماکارانی جیهان و بەرهێنانی تێدا بکەن و دەکرێت بڵین کە هەرێمی کوردستانی شەچێت ڕیزیە وڵاتانی کە جیهان کە لۆکیشنی دیاری سینەمای جیهانیان تێدا بەرهەم دەهێنرێت. بەڵێ تا ئاستێکی زۆر باش هەرچەندە چاوەڕوانی زیاترمان هەیە ڕاستیوێت و بەرەو ئەوە دەچین کە گرنگی زۆرتریان پێ بدرێت و حکوومەت وەکو تیمێک لایەنە پەیوەنددارەکانی سەرۆکاریان لەگەر ئەم بابەتە هەیە بە وردی و بە فراوانتر کار لەسەر
ئەوە بکرێت ئەو ژینگانە ڕێک بخرێن ئەو شوێن و شوێنەوارانە باشتر زمینیان بۆ ساز بکرێ بەڵێ شوێنی وەکو لە شوێنەواریەکان شوێنێکی وەکو قەڵای هەولێر وەکو تەعجیل وەکو ڕواندز و وەکو گوندەکانی عەلیاوە بەشێک لە گوندەکانی حاجی ئۆمەران و زۆر شوێنی دیکە بەشێک لە قەرەداخ بەشێک لە ئەو شوێنەوارانەی دیکەی هەرێمی کوردستان لە هەموو گۆشەیەکی کوردستان کاریان تێدا کردو بەرهەمی کاری سینەمایی تێدا ئەنجام دراوە و وەکو سروشتی هەرێمی کوردستانیش سوود لە شوێنەکانی هەرێمی کوردستان وەرگیراوە بۆ بەرهەمێنانی کاری سینەمایی بۆ ئاسانکاریکردنیش بەڵێ هەموو ئاسانکاریەک کراوە یارمەتی ئەو تیم و کۆمپانیایانە دراوە کە ویستوبێتیان هەرێمی کوردستان بەکاربهێن لە فیلمەکانیاندا بەکاربهێنن و چەند فیلمێکی دیاریش کە ڕەنگە خەڵاتی نێودەوڵەتیان وەربگرت بێ و هەندێکیان کە پێوەری لۆکەیشن ڕەنگە فیلمەکانی پێشخست بێ چ لە قەڵای هەولێر چ لە تەعجیل فیلمی میسی بەغداد کە دەنگدانەوەی هەبوو لە هەولێر وێنەگیراوە لە قەڵای هەولێر لە تەعجیل وێنەگیراوە و لە شاری ڕواندز و لە شار و شارۆچکەکانی دیکەی هەرێمی کوردستان کە ڕەنگە ئاماریش لە بەردەست بن لە زۆر شوێنی دیکە کە هەن زۆر باشە. باشە بەڕێزاریان جگە لەم بابەتانی کاماژەتان پێکرد لە چه ڕێگەیەکی دیکەوە هەوڵدراوە کە سینماکارانی جیهان بێن هەرێمی کوردستان ئەم تێکەڵاوی کللتوری و هونەریە دروست ببێت بۆ سینماکارانی کوردستان و بۆوانی دەرەوەش. بەر لە هەر شتێک کۆمپانیەکانی کاری سینەماییەکەنی گویا دەرهێنەران و سینەماکاران خۆیان ئاسایش و ئەمنیەتی هەرێمی کوردستان زۆر لەبەر چاو دەگرن کە تێیدا ئەوان بە سربەستانە و بێدوودڵی کاری خۆیان دەتوانن ئەنجام بدەن بەراورد لە سەر هەندێک لەگەڵ هەندێک شوێنی دیکەی کە ڕەنگە پێویست بە زەحمەتی زیاتر بکا بۆیان هەموو جار ئەو ڕێزانەی کە دەیانەوێت لە ئاستی نێودەوڵەتیش هاتوون بە رەوپیری کارێکی سینەماییەوە لە هەرێمی کوردستان ئەنجامی بدەن ئەوە زۆر لەبەر چاو دەگرن کەوان لێرە هەست بە ئارامی و ئەمانەتێک دەکەن بە سایە و ئاسایشی کە لە هەرێمی کوردستاندا هەیە ئەوە گرینگە بۆ هەر کارێکی هونەری سینەما بە تایبەتی چونکە ڕەنگە مانەوەی بێت و کاتی بێت و شوێنی جیاجیای بێت هاتن و ڕۆیشتنی تێدا بێت ئەوە زۆر لەبەر چاو دەگرن و خاڵێکی بەهێزە بۆ ئەوەی بەردەوامی هەبێت و بەرەو وا دەستگاکانی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان هاوکارن هەم لە ئاستی دەستگاکانی پارێزگاکان و پارێزگاکان و وەزارەتەکان ئەو لایەنانەی کە ئەرکیان دەکەوێتە ئەستۆ بۆ بەرهەمهێنانی فیلمێکی سینەمایی کە لە وڵاتانەوە بەرەو پیریەوە هاتوون حتا لە ئاستی ناوخۆیی یان دەوروبەریش ئەمە کراوە و هەستیشی پێ دەکرێت بە زۆر جاریش ڕەنگە ئیمکانیەتی ئەوها خرابێتە بەردەستی ئەو لایەنەی کە دەوێت فیلمەکە بەرهەم بهێنێت کە بەبێ بەرامبەر بۆ حکوومەت خۆی دەست پێشخەری لەگەڵ کردووە. باشە دوورکەوتنەوەیەک هەبوو لە بڵێن لە نێوان خەڵک و هۆڵەکانی سینەما بەڵامە بینین لە ئەم چەند ساڵی دواییدا خەڵک زیاتر پێشوازی لە بوارەکانی شانۆ و هونەری فیلم و سینەما دەکەن و حکوومەتی هەرێمیش گرنگێکی باشی بەمەداوە ئەمە تا چەندە کاریگەرە لەسەر بەرهەمهێنانی باشتر و ئاست و کوالەتی باشتری هونەر لە هەرێمی کوردستان بە تایبەتی فیلم و سینەما. وەکو دیارە بابەتی بەرەو چوونی هۆڵەکانی سینەما ڕەنگە ئاستی سایکۆلۆژیای خەڵک دەروون ئارامی و بابەتی قەیرانی دارایی کە ڕەنگە ئەولەویەت و کاتێک بۆ خێزانێک نەچوونە سینەما بێتن شتێکی دیکە بێت بەڵبەتە وایە و زۆر هۆکاری دیکە هەن کە دەبنە هۆکاری ئەوەی کە خەڵک ڕوو لە هۆڵەکانی سینەما بیکەن یان لی دوور بکەونەوە ئەوەش هۆکارگەلێکی هەبوون و پەیوەندیشی بە ئاستی بەرهەمهێنانی کاری سینەمایی شەو هەیە کە من دڵنیامە ئێستا سینەماکاران هونەرمەندان گوێیان لێمان بێ چاوەڕێی زیاتریان لێمان هەیە بە دڵنیایی و حەقیوانیشە کە پشتگیری زیاتر بکرێن و دەستیان بگیرێت بۆ ئەوەی کاری سینەمایی باشتر پێشکەش بکرێت کاری خۆماڵی باشتر پێشکەش بکرێت بۆ ئەوەی لە هەرێمی کوردستانیش و کۆمەلگای هەرێمی کوردستانیش پێکەوە بەرەو سینەما بەرەو بینینی کاری سینەمایی
بڕۆن بەڵام ئەوەی بیندراوە و ڕوودەدات و هەستی پێ دەکرێت بەرەبەرە وردە وردە هەنگاو بە هەنگاو بەرەو پێشەوە دەچین کە سینەما دەواازەیەکی دیکەی ڕۆشنبیری و دەواازەیەکی کراوەیە بە کولتوری خۆمان و مێژووی خۆمان و دنیاشدا بەڵێ بەدڵنیاییەوە چاوەڕوانی زۆرتر لە وەزارەتی ڕۆشنبیری و حکوومەتی هەرێمی کوردستان هەیە و دەبێ ئەمە کاری زۆرتر و زیاتریشکەین بەڵام هەر قۆناغەش پابند پەیوەندی بە ئەو گرفتانەوە هەیە کە تووشی حکوومەتی هەرێمی کوردستان بن بۆ ئەوەی کە تا چەند دەتوانین لە ڕووی داراییەوە دەستگیریەوە بین بۆیە هەوڵی ئەوەمان هەیە کە سینەما بخینە کەرتی تایبەتەوە و هەوڵی ئەوە حکوومەتی هەرێمی کوردستان بەرەوە بچێت کە ئەو کارە هونەریە گرنگانە و کارە هونەری گەورانی کە سینەما لە کەرتی تایبەتدا وەکو پیشەسازی سینەما وەکو دنیا پشگیری بکرێت و هەم بە کۆمپانیاکان سوود ببینن هەم کاری زیاتری هونەری بکرێ هەم هونەرمەندان زیاتر دەستیان بگیری و پشگیری بکرێن و بژێویەک و خۆشگاندن بێ بە ئەوان ئەوە ئێستا ڕەنگەمە لە قۆناغی تێپەر و قۆناغی ئینتیقالی دابین بابنێ قۆناغی گواستنەوە دابین تا چەند دەتوانین بەرە ئەوە بڕۆین هەموو هەوڵەکان بۆ ئەوەیە چونکە بە تەنیا بە حکوومەت پشگیری ئەو کاری سینەمایی و هەر کارێکی دیکەی هونەری و کولتوری ناکرێت بە تاقیدەنیا لە هیچ کۆمەلگە و وڵاتێکی دنیاش پێما بەو شێوەیە دەبێت کەرتی تایبەت بەشداری بێ و ئاسانکاری بۆ کەرتی تایبەت بکرێ وەڕێک بخرێتەوە. زۆر باشە بەڕێز ئاریان سەلاحەدین بریکاری وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان سوپاس لە هەولێرەوە لەگەڵمان بوو.